زاخۆ بە ئامانجی گەڕانەوە بۆ پێشەنگ گیانەکانی خولی ئەستێرەکانی عێراق لە یاریەکانی هەفتەی 19 لەسەر یاریگانی نێودەوڵەتەکەی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە قاسم کرد. کوڕانی خابوور زوو گورزی خۆیان وەشاند. لە خولەکی هەشت ئەمجەد عەتوان لە لێدانێکی گۆشەوە تۆپێکی بۆ ناوچەی سزا بەرز کردەوە. گۆستاڤۆ هینریک گۆڵ یەکەم و پێشکەوتنی پێتۆمار کرد. دوو خولەک دواتر لەسەر هەمان شێواز بە ئەسیستی ئەمجەد عەتوان پاتریک مارسیلینۆ گۆڵی دووەمیشی بۆ زاخۆ زیاد کرد. چوار خولەک دواتر ئیچیتا دیپۆتی گۆڵێکی جوانی بە ئەسیستی ئەحمەد یاسین کرد و زاخۆ بووە خاوەنی گۆڵی سێم و تیپی میوانی شۆک بوو. لە خولەکی 25 ناوژوان لێدانێکی سزای بۆ قاسم ئەژمار کرد. حارث حاتەم بە سەرکەوتووی جێبەجێ کرد و گۆڵ یەکەمی بۆ تیپەکەی تۆمار کرد. زاخۆ ڕێگەی نەدا قاسم بگەڕێتەوە نێو کەشی یاریەکە و دوای تەنها سێ خولەک ئەحمەد یاسین بە ئەسیستی ئیچیتا دیپۆتی گۆڵی چوارەمیشی تۆمار کرد. لە خولەکی 36 گۆستاڤۆ هینریک سوودی لە هەڵەی هێڵی بەرگری قاسم بینی و ئەنجامەکەی تەواو قوڕستر کرد لەسەر تیپی میوان بە تۆمارکردنی گۆڵی دووەمی خۆی و پێنجەمی یانەکەی لە یاریەکە. لە نیوەی دووەم و لە خولەکی 62 گۆستاڤۆ هینریک هاتریکی خۆی لە یاریەکە کرد و کوڕانی خابووری بە گۆڵی شەشەم گەیاند. لە خولەکی 84 و بە لێدانی سزا سەیڤ ڕەشید گۆڵێکی بێسوودی بۆ قاسم تۆمار کرد. یاریەکە بە 6 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی زاخۆ کۆتایی هات. بەم سەرکەوتنە گەورەیە کوڕانی خابوور بە تەنیا گەڕانەوە پێشەنگ گیانەکان بە کۆکردنەوەی 38 خاڵ. قاسمیش بە 28 خاڵ لە خانەی حەوتەمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.